AI بەکاردێنێت لەم ڕۆژانە بۆیە بۆ ئەوەی بتوانێت بە زمانی دایکی خۆی ئەو پرسیار و ئەو هەڵسوکەوتانیکەوە خۆی دەوێت لەگەڵی بیکات. تۆ کەیت و ئایا من پرسیارێکت دەتوانم لێ بکەم؟ زۆر باشە، سپاس. بەڵێ، فەرموو، پرسیارەکەت بدرا. CoreGPT کە پرۆژەیەک بوو من فکرم لێ کردبووە و لە ماوەی 11 مانگ مندامنا ئەو پرۆژەیە زۆر سوودی هەبووە. ئێستا تقریباً دەتوانم بڵێم 7,000 نەفەر بۆ 8,000 نەفەر لەناو وێبسایتەکەن و ڕۆژانە بەکاری دێنن. ئەو وێبسایتە تاکە هەدەفی با بڵێن تاکە خاڵی سەرەکی ئەوەیە بتوانین زمانی کوردی بەرەو پێشتر ببین لەناو ئەم تەکنۆلۆژیا نوێیەدا کە پێی دەڵێن ژیری دەستکرد. باشە کاک گۆڤەن، سوودی ئەم تەکنۆلۆژیا یاخود با بڵێ ئەم ژیری دەستکردەکە بەڕێستان دروستان کردووە، سوودەکەی چییە؟ واتە چ سوودێک ئەگەێنێت بە بەکارهێنەرانی؟ بەڵێ، سوودی ئەوەیە کە تۆ ژیری دەستکرد هەموو ئینتەرنێت لە خۆ دەگرێت، هەموو ئەو شتانی کەوا لە ئینتەرنێتێ تۆ دەتوانی بە ئاسانی پرسیارێکی لێ بکەیت و بە خێرایی وەڵامەکەت بداتەوە. بوارەکان چێت لە چ بوارێک؟ لە هەموو بوارێکی جیهاندا بۆ نمونە تۆ بواری سیارەتەیە، لە بواری توبیتەیە. لە زمانی کوردیدا بەڕاستی کێشێکی گەورەمان هەبوو کە ریسۆرسی کوردی یاخود بۆ نمونە ئەو زمانەی کەوا ئێمە بەکاری دێنین دایلێکت و بە دایلێکتە جیاوازەکانەوە بەو شتانەوە ریسۆرسیان کەمە لە کوردیدا، وەکو زمانی عەرەبی و زمانەکانی جیهانی نین. خۆت دەزانی ئێستا زۆر بەباشی لە ChatGPT و لە Google Gemini و لەم مۆدڵانی دیکە بە شێوازێکی گشتی هەموو لانگویجێک دەتوانێت قسە بکات. لەبەرەوەی وەکوتمان خەڵکێکی زۆر بۆ نمونە AI بەکاردێنێت لەم ڕۆژانە بۆیە بۆ ئەوەی بتوانێت بە زمانی دایکی خۆی ئەو پرسیار و ئەو هەڵسوکەوتانیکەوە خۆی دەوێت لەگەڵی بیکات بۆ ئەوەی سبەی دووسبەی بتوانێت بە زمانی دایکی خۆی وەڵام بدرێت.